خۆشەویستان چەپڵەیەکی گەرم بۆ هونەرمەند خاتوهانی. واو 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 ئەمێ بزانم ئەو تێکستەی کێ بوو مامۆستا هەڵکەوتایر تازە و گۆرانیە تێکستی کاک حەمە سەعید ئیبراهیمە. واو دەستەکانی خۆش بێویش زۆر سپاس چەپڵەیەکی بۆ لێن. پێشترە بەڵێ خۆشەویستان پێشەوەی کە بەشداروەکان لێرە بوەستن لە تەنیشمنە و لێژنەی بەڕێز لەو بەشداروانە دوان دەرچێنێت دەمانەوێت پێکەوە سپاسێکی سپۆنسەری سەرەکیمان بکەین ئەویش کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلیە. یەس 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 بەڵێ خۆشەویستان با بانگێکیان بکەینەوە حەزرن؟ یەس ئەوکێ خۆشەویستان کاک دلاوەر محەممەد فەرمووە یەس لە تەنیشتەوە کاک هەڵبەست هەواڵ عەلی دلاوەر ساڵح و بێگومان سامان عەبدوڵڵا فەرموون. بەڵێ مامۆستا هەڵکەوتایر فەرموو لەگەڵ پۆینتەکان. بەڵێ کاک دلاوەر محەممەد لە دکتۆرە دەست پێکەین. دلاوەر محەممەد نکمە 6 دەرەجە وەرگرتیە. لە لای منیش هەروە 6. لە لای من حەوت. ئێمەژی 6. لاقیتەکە مایکە. منیش 7. کۆیەکەی دەکاتە 32. واو چەپڵەیەکی بۆ لێن وو کاک دلاوەر محەممەد. کاک هەڵبەست. کاک هەلبەست نکمە 5 دەرەجە وەرگرتی. لای منیش هەروەها 5. لای منیش 5. ئێمەژی 5. لای منیش 5. کۆیەکەی دەکاتە 25. چەپڵەیەکی بۆ لێیان. کاک هەواڵ. کاک هەواڵ نکمە 4 دەرەجە وەرگرتیە. لای منیش 5. لای منیش 5. من 4. لای منیش 4. کۆیەکەی دەکاتە 22. هەر زۆر باشە چەپڵەیەک. یەس کاک دلاوەر ساڵح. کاک دلاوەر ساڵح نکمە 7 وەرگرتی. لای منیش هەروەها 7. لای من 8. من 6. 6. کۆیەکەی دەکاتە 34. ئۆکەی چەپڵەیە. کاک سامان. کاک سامان عەبدوڵڵا نکمە 7 دەرەجە وەرگرتیە. لای منیش هەروەها 7. لای منیش 7. من 5. 7. کۆیەکەی دەکاتە 33 پلە. چەپڵەیەک واو دەستخۆشی بۆ هەر پێنج بەشدار بووەکە ئەوەی کە توانی سەرکەوێت بۆ ئەوەی کە بتوانێت ئسمسی زۆرتر بەدەست بێنێت هەردوو بەشدار بوو دلاوەر ساڵح بە پلەی یەکەم 34 چەپڵەیەکی بۆ لێن. سامان عەبدوڵڵا بە پلەی دووەم 33 چەپڵەیەکیان بۆ لێن پیرۆزبایلێکن. بەڵێ خۆشەویستان وکو مامۆستا هەڵکەوتزایرتی ئەو دوو بەشدار بووە یەک هەفتەی ڕێک ئێوە لە ماڵەوە دەبن بە لێژنە ڕۆڵێکی گەورە وەرئەگرن وکو ئەم لێژنە بەڕێزە لێرەدا ئەویش چۆن ئسمس دەکەی بۆ 9252 یەکێک لە دوو بەشدار بووەکە کە زۆرترین ئسمسی ئێوەی پێگەیشت کاملای ئێوە باشتر بوو ئەتوانێت بڕوات بۆ فینال بۆیە دەنگەکەی خۆتان بە فێرۆ مەدەن و ببن بە لێژنە و ڕۆڵەکەی خۆتان بە گرنگی بزانون ئسمس بکەم بۆ 9252 بەڵێ خۆشەویستان چەپڵێک بۆ بەشداربووەکان زۆر سپاس چەپڵێک بۆ گروپی موزیک هەروژین خاصن کاک دەیڤێت و بێگومان چەپڵێک بۆ لێژنەی بەڕێز و میوانی بەڕێزمان شاعری بەڕێز مامۆستا سعید حەسەن چەپڵەیەکی بۆ لێیان چەپڵەیەکی گەرم بۆ مامۆستای بەڕێز بێگومان بۆ مامۆستای بەڕێز ئایزدین تامۆ مامۆستای بەڕێز و شیرین مامۆستا هەڵکەوتزایر چەپڵەیەکی بۆ لێن هونەرمەندی من پێڵێم کلاسیک هونەرمەند خاتوهانی چەپڵەیەکی بۆ لێن دکتۆر محەممەد زازا چەپڵەیەک ڕێز و سلااو بۆ مامۆستای بەڕێزمان و چەپڵەیەک بۆ خۆتان لەبیرتان نەچێتەوە هەتا هەفتەیەکی دەر بای بای.
ئۆکەی خۆشەویستان بەخێر بێن هەموو لایەک زۆر سپاسانەکەین جەماوەری خۆشەویست بەڕاستی ئێوە زۆر پشگیری ئێماکەن چەپڵێک بۆ خۆتان لێبن هیوادارین ئێمە میوانێکی خۆشەویست بین لە ماڵەوە ئازیزان لەبەرەوەی کە ئێمە بەرنامەی کۆرەکستار لە خزمەتی هونەراین و ئەم بەرنمەیە زۆر سپاسی سپۆنسەری سەرەکیمان دەکەین ئەویش کۆمپانیای ئارگەنۆرۆزی مۆبیلیا چەپڵەیەکیان بۆ لێن لە تەنیشتۆشەوە ئەمەوێت پێکەوە سپاسێکی ئەو گروپە جوانە بکەین بە ناوی سینیۆ و با پێکەوە بە خێرهاتنی لێژنەی جوان بکەین مامۆستا هەڵکەوت زایر دکتۆر محەممەد زازا هونەرمەند خاتوهانی ئەو کامیران ئیبراهیم ناوەکەم باشوت باشبوو ئۆکێ خۆشەویستان ئێستش دەمانەوێت بچین بۆ لای بەشداربوو یەک ئەویش بە ناوی کاک لازگین تاهیر لە کوێیت چەپڵەی بۆ لێن ئۆکێ خۆشەویستان با پێکەوە چەپڵەیەکی گەرم لێبین بۆ یەکەم بەشداربوو بە ناوی کاک لازگین تاهیر هاي بەخێر بێ چاو جوان چۆنیت واستم بۆ تۆ نەکردبوو واستم بۆ کردبووی فەرموو لە هانیە ترسی بۆچی لە هانیە ترسی فەرموو بڵێ والله تۆزێک بەس من واستم بۆ کردی یعنی ئێستش هەر بێ واستەوە بۆ بکەمەوە مامنون یان ئەبێت پشتگیری یان ئەبێت بڕوامان بەو پرۆڤەیەت هەبێت کە کردوتە زۆر باشە خۆشەویستان ئێمە و ئێوە کاک لازگین فەرموون لازگین تاهیر فەرموو کاک لەسکی دوورکەتمە سۆر گوڵام خەبەر ناوێن نەسرینم ڕۆ بەهارە جان خۆشتر لە ساڵی پارە سەرکەوت سەرکرد یەکترمان خۆش دەویست بە دڵنیایی بەڵێن وابوو بژین هەتا کۆتایی یەکترمان خۆش دەویست بە دڵنیایی بەڵێن وابوو بژین هەتا کۆتایی نەمزانی ئەوەشخە دەردی گرانە زانی ئەوەشقا دەردی گەرانە شەوی تاریک و فرمێسک و ژانە دەمگەڕێ دوور بم لە دوو چاوی دەمگەڕێ با بمرم لە پێناوی دەمگەڕێ دڵسووتە لە پێناوی دەمگەڕێ لێم گەڕێ با لە بیرکەم ناوی لێم گەڕێ دڵسووتە لە پێناوی لێم گەڕێ با دوور بم لە دوو چاوی لێم گەڕێ لێم گەڕێ
عشقت بوم زور بشتانا استجدن سوثا خوي زيد جوانا گیر و دای عشقت بوم زور بشتانا استجدن پیر بوم خوي زيد جوانا نمزاني ري عشقت وازارا نمزاني ري عشقت وبازارا الرزانة ولا بهار للقريب بالبير كمنا للقريب بادور بملدوتا للقريب كل سوتا لبينا للقريب 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 بالبير كمنا للقريب السودا لبينا للقريب بادور بملدوتا للقريب للقريب چەپڵەیەک دووبارە بۆ کاک لازگین دەستەکانت خۆش بێ فەرمە بۆ نوقتەی ئەستێرەکە لێژ نەی بەڕێز واستەم کرد بۆی بڵێ سوودی هەبوو یان سوودی نەبوو دەستێک جام سەرەتا ویستم ئەو بڵێم ئەمڕۆ میوانێکمان هەیە هونەرمەند کاک حەسەن غەفور کە ئامادەیە داوای لێکن کە ئەویش بێتە ئەو مفاجئەیەکتان هەیە بۆ ئێمە بەڵێ پێشەوەی کە ڕادێن پێمان خۆشە کاک حەسەن تەشریف بێنێ بێتە سەر شانۆ حەزەکەنێوە حەسەن غەفور گوێم لێتان نییە چەپڵەیەکی گەرمی بۆ لێیان مامۆستا هەڵکەوزێر بەڕاستی زۆر مفاجە شت هەیە بۆ ئێمە زۆر سپاس اینجا حەسەن غەفور خۆشەویستان بەخێر بێ کاک حەسەن کاک حەسەن خێر بێ فەرموو کاک حەسەن تەنیشە بەخێر بێ کاک حەسەن خۆشوی سپاسان بەڵێ مامۆستای بەڕێز فەرموون گیان دووبارە بە خێراتنی هونەرمەند کاک حەسەن غەفورەکەین دەستکەین بەوەی قسە لەسەر کاک لەزگین بکەین ئەگەر یارمەتیمان دەن ئارامی هۆڵەکە ئارامی کاک لەزگین هەوڵی دابوو گۆرانێکی هەڵبژار بوو مناسب بوو بۆ ئیمکانەتی دەنگی بەڵام بەڕای من ڕاهێنانی زیاترتەوێ بتوانێ پەرە بە دەنگت بدەیت مادەم حەزت لە هونەرە حەزت لە گۆرانیە ئەتوانیت هەوڵی خۆت بدەیت و دەستخۆشیت لە یەکەم و سەرکەوتو بیت زۆر سپاس بله سپاس کاک لەزگین ئالیێ ئەدا زعیفە نەختەکی رزم باش بوو جالیه مقام و ملودی زور جار شخط ملودی درد کتی تدخست نبرات چیکی نقش بکی تیده بس تید باورک موفق نبوی دربرینی و شباشن او لفظ وکی دندگیت حنونه و باشه لی پیوستی راهنان زور زور بکی و جیل خوب دی وقتی گورانی دبیشی سپاس زۆر سپاس هانی ترسای لە هانی وانە ئەمە بزانم بۆ ترسای لە من بەر بووە گوتمان بامەش لێرە بەر نەبووینە ها جارێک بەر بووە ئاها دەشتێت نەزەری تۆ چییە؟ ببوورە نەزەری تۆ چییە کە من ئەو کاتە تۆزێک ڕەخبووم لەگەڵ کاک لەزگینە؟ بە من چەندەها ساڵە لە مناڵیەوە سێری خۆی سوپرستار لە ئایدڵز دروست بوو پیاوێک لە بەریتانیا دروستی کرد کە دروست بوو ئایدڵز هەرکە یەکێکە هاتە ژوورۆ هەرکە حەزی لە شکلگە نەبوو و ڕێی خۆی بڕۆ دەرەوە یەکسەر چەپڵی بۆ لەنە پێی پێەکەنی ینی نەک بەبەستم ئەوان چەندە ڕقن بەڵام لە ئەوروپا شتێک هەیە زۆر دیرەکتن لەگەڵ خەڵک ئەگەر بڵێن من ئەو شتەی تۆم بەدڵ نییە ئەیڵێن بۆی کە تۆ خۆت باشکەیتەوانێ و پێویستە لە کوردستانیش ئەو ڕاستگۆی بێت نەوەک من لە پشت بێن باسی تۆ بکەم بەڕاستی زۆرش لە خۆم ڕوهاتۆکە یەکێک لە پشت بڵێ چۆنی بێ و چۆنی نەبێ و بۆیە ئەوە شۆڕشێکە کە جەنابێت
ڕاستگۆیی دێنیتە ناو شاشەی کوردیەوە باس دەکەم دەشنگیان چاپلەیەکی وەلێن بۆیە هیچ مەبەستێکی خراپی بۆ تۆ نەبوو وایە یانێ من بەڕاستی زۆر ڕێز و احترام هەیە ڕکوێت و هاتی بەشداری ئەم بەرنامەتە کردوێسێ لە گرەیش بازم هەیت یانێ ئەوە زۆر زۆر باشە شتێکە لە توا هەست ئەو عشق و ئەو سۆز و هەستە بەڵام بەڕاستی دەنگی تۆ زۆر 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 ئەوەی ئەوەی کە خۆت ماندووکەیت و زۆر ئەبێ پرۆ بکەیت و من ئەوەم لە جاریەکەم بینی کە تۆ ناتوانانی بۆ قۆناغی دوو سەر بکەوی و ئێستش هەر بازم ئەوەیژم کە ڕاستم کرد جاریەکەم و ئێستش سەرکەوتو نەبی بەڵام میوای خۆشی و ساغی و سەلامەتی بۆخوازم زۆر سپاس زۆر سپاس بخێراتی برای لەزگین بڕاستی حاضر بووناتە لەسەر شانۆی جەرئەتێک تێ هەبوو طبیعی بوو سپاسیاتت بکەم دەنگێتە خۆشببوونەک تێت هەبوو دەنگێتە بەس وەکو تەلەفز ئەدا ڕاستی باش نەبوو ئەس بهێویمە گۆتە باشتر ببێ تەمرین زۆرتر بکەیت سپاس زۆر سپاس کاک حەسەن بزانین لە یەکەم میکرۆفۆنەکەم ئیشەکە ئەم باشە کاتت باش چۆنیت چۆنی دەشنی باشی باشە من تۆ ناسم من تۆم بینیوە هیچم بینیوە چۆنی ڕستمێکم لەگەڵ بگرە $10 بەرە بەس باشە ئۆکەی کاکە لەزگین وەستان و قسەکردن و ئەوەی کە شەرم ناکەی زۆر زۆر بەدڵما کە وەستاوی لە بەرچاوی جەماوەر گۆرانی وتن و وەستان لەسەر شان و زۆر زەکارێکی ئاسانیە ئەوەی کە کردوتە من دەستخۆشیت لە یەکەم گۆرانی وتنەکەشت من نەتاڕادێک پێم باش بوو بەڵام ئەکرێ ئەزانم ئەتوانی باشتر بکەیت بۆیە هیوادارم بتبینم لە قۆناغی تر و هیوادارم سەرکەوتوو بیت چاپلەیەک بۆ هونەرمەند حەسەن غەفوور دەست خۆشەکە من مامۆستا یارمەتیم بات و قساکەم پێشوێ ڕێی خۆم بەم لەگەڵ بەڕێزان ئەندامان من بەیەکەم جا شتێک بڵم لە بیرم چۆیەوە خەیناکەوە گۆرانیەکەم وت ماچ ئەزانن و تێکستەکیە نووسیوێتی کێ؟ مامۆستای بەڕێز کاک حەمەد سەعید ئیبراهیم و ئەو گۆرانیە کەوتم پێشکەش بوو بێگومان بەیەوە بەس زۆرتر پێشکەش بوو بە کاک حەمەد سەعید ئیبراهیم کە ئاوهایی بە جوانی ئەو تێکستەی بۆ من نووسی بۆیە ئەو بۆ جەنابێت سپاس بۆ تۆ منیش ویستم باسی شتێکیکەش بکەم ڕاستە تێکستەکە من نووسیمە لەگەڵ ستایلی تو ئاگونجێ ئاوازێکی جوانی بۆ دانرا میلۆدیکی جوانە دابەشێکی جوانە کە کاکێ من قسەی کردوێتی لە هەمووی گرنگتر ئەو سەما جوانەی دەشتەیە کە جوانیەک بە هەرسێ بەشەکە بە دابەشیش و بە ئاوازیش و بە تێکستەکەژە بەڕاستی سەمایەکی لەگەڵەکە تابیر لە حاڵەتەکە گۆرانەکەی زۆر زۆر جوان کرد و دەستخۆشی لێکەم و هەروە جوان خاڵێکی تر لە مێشک مایە بۆ ئەو گوردیاوان گەنجانەی کێن دەنگی خۆیان تاقیکەنەوە زمینێکی جوان خۆش کراوە لە تەلەڤیزیۆنەکە بێن دەنگی خۆیان تاقیکردنەوە بە سێ خاڵی گرنگی دائیمە ڕەچاوی بکەن کێت دەنگی تاقیکاتەوە دەرەچێت بۆ قەناغی دوم وان نەزانێت تەواوی ترۆ بێ سۆپەرستار نە قۆناغ بە قۆناغ ئەرچی گرانترە سێ خاڵی گرنگی ئاگای لێبێ یەک جۆگرتنی گۆرانی زۆر هەتکێتە قۆناغی چکەوە زۆر گۆرانی جۆ بکرێت هەتا ئەتوانێت خۆشی گۆرانی زۆر بڵێت تا ستایلی خۆی بدۆزێتەوە لە هەمووی گرنگترێک خاڵە ئاگاتان لەوە بێ ئەو گۆرانەی کێن ئێڵێن لەگەڵ خۆتانە بگونجێ زاڵ من بەسەریا نە گۆرانێک بێت توانانایی بەسەریا و زاڵ نەبی بەسەریا و شکست بێنی و شکست بۆ خۆشت و بۆ لوژنەش و بۆ کۆمەلگاکەشە کە ئاوەتی جوانی تۆی لە دڵایەکە سۆپەرستارێکی باش دەچی و سوپاس بۆ مولایەک گۆرانەکە باش تێکستێکی جوان بوو بەڵام تێکستەکە چۆنیتی وتنی زۆر نەرمێکی بەقەی نەرمی خۆی پێوە نەبوو تێکستەکە زۆر جوان بوو کەلیماتی زۆر زۆر جوان بوو بەس خۆزگە تعبیرێت لە وشەکان بە جوانی بکردایە بۆی بە جوانی گەشتایەت ناو خەڵکە و دەستە خۆش بە کاکە جان دەستە خۆش بە کاک لەزگین سپاس بۆ مامۆستا هەڵکەوت و لوژنەکە یارمەتیان نام زۆر سپاس شەپڵێک بۆ لێشنە شەپڵێک بۆ ئەم برابەرێزە کاک لەزگین زۆر سپاس خۆشەویستان ئێمە بێگومان بەردەوامین دوای مفاجئەیەکی تریشمان هەیە ئەوش گروپێکی ڕاپ لێرە گۆرانێکی بچووکتان پێشکەش دەکەن حەزەکەن یس حەزەکەن و حەز ناکەن حەزەکەن هەر چۆنێک بێت خۆشەویستان ئێمە بێگومان بەردەوامین لەگەڵ سپۆنسەری سەرەکیمان ئەویش کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلیا کە ئەو لێژنە جوان لەسەر ئەو خەنەفە جوانە دانیشتووە زۆر سپاسیانەکەین چەپڵەیەکیان بۆ لەیەن
ئێستاش بەشداربووی دووەم بە ناوی کاک شاخەوان باقی ببوورە چەپڵەیەکی بۆ لێن ئۆکەی خۆشەویستان چەپڵەیەک بۆ کاک شاخەوان باقی فەرموو جمهورت هەیە دیارە چ گۆرانێکە ئامادە کردووە گۆرانی جابر سعید هەستت هەر بژی فەرموو شاخەوان باقی شاخەوان شێروان دەبەرەوە بارزان Tu kivem çiçen tu dirbi de evini carekadi evin barili vançavan arine evin barili vançavan arine de çapelan dünya hejan şirine پیرۆزە سپاس بۆ خۆت ئامادە aşkım keçip odunaki Temenim bu kuteydici ruhumla gerderci Şiyanımla pis sevdici sırmalar edici Gerduli birinderim meşkine Şişyan bulup bine Gidin gidelim vedaya her dem şeyden vefaya Temenim bu kuteydici ruhumla gerderci Şiyanımla pis sevdici sırmalar edici ruhum bike bahar Temenim bu kuteydici ruhumla gerderci Şiyanımla pis sevdici sırmalar edici Gerduli birinderim meşkine sana çendazarım Nacarek cevhal bina derman kadir düşenim Temenim bu kuteydici ruhumla gerderci Ciyanımla pis sevdici sırmalar edici
بەڵێ خۆشەویستان ئێستش دەچین بۆ لای لێشنە کاک حەسەن غەفور فەرموو. ئۆکەی کاک شاخەوان نەزانی چۆنە هاتنە سەر مەسرحت باش بوو ینی با بڵێن تەعامولکردنت لەگەڵ جمهورە زۆر باش بوو ئینسیجامت کردبوو لەگەڵ مۆسیقایە بەڵام بۆ خۆشت و بۆ هاوڕێکانیشت دەڵێم گۆرانی وتن ئەوە نییە تۆ هەرچیەک لە ناوت هەیە بێ گۆرانی هەمووی پیشان دەی پێویست ناکات گۆرانی ئەوەیە زۆر بە ئارامی زۆر ریلاکس زۆر ئارام بیت بتانی گۆرانی بە جوانی بڵیت بتانی ئەداەکانت لە ئەحساستەوە بێنەوە بتەوێت دروستیکەی وەکو مەکینە با بڵێن دروستیکەی ئەداەکان بۆیە کە هەوڵتەدا ئەداوانە بکەیت تۆ زەنە شاستە کرد و ئاوت تەکرد لە ڕیتمەکانە بۆیە من پێم باش نەبوو و هیوادارم بیر لەو خاڵانە بکەیتەوە بە جددیکەمە بۆتم باسکرە ژینە هاتنە سەر مەسرحت و ئەتوانی بی بە هونەرمەندێک بەڵام ئەو هەڵانە ڕەچاو بگرە زۆر زۆر باشە بێت و هیوادارم باشتر بیت. زۆر سپاس. کاحمەسە ژیانجەنا بشت دەست خۆش کاکە برا من نەستمە دەینکی خۆش دەیە بە زۆر بە پەلە گۆرانی دەوت بە شێوەیەک بە پەلە گۆرانی دەوت تێکەڵ و پێکەڵی زۆر پێوە دیار بووم جۆم لە تێکستەکە نەبوو نەمەزانێ ئەو ڕاو دەنێن دەردی کاک حەسەنوتی گۆرانی ئارامەیە لەسەر خۆیە بەهێمنی ئەیڵێ بووی بتوانی ئەو شانەی کە هەیە لەگە ئاوازەکە بە جوانی بگەینتە خەڵک خۆت گەنجی جوانی ڕێکوپێکی هاتنە جوان بوو هیوادارم جارێککە ڕەچاوی چۆنیتی گۆرانی خودکەی و دەستە خۆش بێت. زۆر سپاس. سپاس کاک شاخەوان بڕاستی کۆبلای یەکەم دەمات لە ڕتم دەرچوو تەئسیر تەکرد کۆبلا دووەم دە زۆرتر لە ئیقاع دەرچوو بخوا پێ حسیە ئەنو غەڵەتیەتە هەبوون لە ئیقاع دەرچوو ئەو تەئسیر نەفسیاتە کرد بێتر تێک چوو ئەس هێوی مەگوت باشتر خۆ ئامادەکەی تەمرین بکەی بێتر سەردەنگی خوا. سپاس. زۆر سپاس. کاک شاخەوان دیارە هاتنە سەر شانۆت و اختیاری گۆرانیەکەت زۆر مناسب بوو ڕتمێکی گەنجانە بوو سەریع بوو بەس خۆزگە لە ڕیتم ئاوتت نەکردایە دیارە هەرێکی بە شێوازێک هەڵەیەکەکە هەڵی جەنابێشت لەوە بوو کە ئاوتە کرد بتوانە ڕاهێنان بکەیت و سەرکەوتووە بی ئینشاءالله. زۆر سپاس. کاک شاخەوان بەخێر بیت. زۆر سپاس. دیارە ئەو شتانەکە وتیان من هەر لەوە بین کە تۆ زۆر زۆر گەنجی و کاتت هەیە کە بەڕاستی خۆ دروستکەی 16 ساڵم یانێ زۆر زۆر کاتت هەیە من ئەزانم کە ئەگەر ساڵێکی تر 2 ساڵتر خۆتمان بکەی تۆ زۆر زۆر بە جوانی لێنە ئەوێسی وە خۆت پێمان نیشانای بەهەرحاڵ زۆر سپاس بۆ هاتن و زۆر سپاس. سپاس کاک شاخەوان بڕاستی پێویست بێ و ئەدا باشتر باە ئەو گۆرانی وەک مامۆستا کەوت گوت بۆ مونافەسە زۆر باشە لێ باقلێمە ئەو بۆ دەنگێتە مناسب نییە تە گۆرانێکی باش هەلبژارد لێ تە باش نەگوت نەخوەند ژ مەقامجی تر دەرچووی تەلەفوزجی زۆر باش نەبوو وەکیدن پێویستە دەنگێ خۆ نەختێکی نەرمتر بکی و ئەو دەنگش بێ دەرێتە ئانیە تاڤر نەختێکی بەرە دەنگێکی کورتتر بکە نەکو تیژ بە. زۆر سپاس. خۆشەویستان چەپڵەیەکی بۆ لێیان یەک لەبەرەوەی کە گەنج و بە جوانی و بە ستایلێکی خۆش هاتۆ دوو لەبەرەوەی کە هەر حەزەکە خزمەتی ئێوە بکە و سێ شانەزی پێوەکەین لەبەرەوەی کە ناتوسێت و هەڵیدا چەپڵەیەکی گەرمی بۆ لێیان بۆ کاک شاخەوان. زۆر سپاس بۆ هەمی بخێراتون سەرچاوە سپاس بۆ گروپە سینیۆ سپاس بۆتە. زۆر سپاس چەپڵەیەک دووبارە. خۆشەویستان ئێمە بێگومان بەردەوامین لەگەڵ کۆڕێکستار ئێستاش دەچین بۆ لای بەشداربووی سێم ئەویش بە ناوی عەبدوڵڵا عەلی چەپڵەیەکی بۆ لێدا. ئەوکێ خۆشەویستان هەمووان با پێکەوە چەپڵەیەکی گەرم لێن بۆ کاک عەبدوڵڵا عەلی. فەرموو چ گۆرانێکە ئامادە کردەوە ئەیوب عەلی چەپڵەیەکی بۆ لێ بن. عەبدوڵڵا عەلی لاولێر شەوی تاریک و بێدەنجی هاژەی ڕووبار و یەکەنجی ئەگەر بمرم دیسان ڕابم
ئەگەر بمرم دیسان ڕابم ژدی داراتە تێر نابم تۆ دەرچی بۆ قەناغی دووە سەرکەوتوبی. شەپڵەیەک دووبارە بۆ کاک عەبدوڵڵا دەستەکانت خۆش بێت. لێشنەی بەڕێز چی کرد بە ئێوە؟ چه هەستێک چۆنی بوو؟ دکتۆر با بچینە لای دکتۆر. سپاس کاک عەبدوڵڵا. ئەدایەتە بڕاستی تەتوانی بوو باشتر بکرایە. زێدە نەرم گوت وەرە گۆرانی بخۆ نەرمە لێ پێویست بوو باشتر باە. ڕێزم باش بوو نەخەراب بوو. مەقام باش دروست نەبوو. جارجارش خەتەی مێلۆدی دەردکەتی. لەفز پێویستە تگوه بدی لەفز ئەو حرفێ سەوتیانە پیتی سەوتی دەنگ دەبێ خۆ پێرە ڤەکە نەکو ئەوە بدەڤێکی قەپات گۆرانی بێژی دەبێ خۆ باش بکە وەکی دەنگێتە وەک خامەک باشە بەس پێویستە ڕاهێنان بکی بڕاستی. سپاس. زۆر سپاس. کاک عەبدوڵڵا دەنگ تۆ وەکو تۆن خراپ نییە تۆنێکی خۆشەیە نەرمە بەڵام زۆر زۆر نەشازیکرد نازانم چی بوو بەهەرحاڵ بەعام زۆر زۆر باش نەبوو. زۆر سپاس. زۆر سپاس. کاک عەبدوڵڵا دەنگت خۆش بێت گۆرانێکی ئامادە کرد بوو بۆ دەنگت ئەگونجا بەڵام دەنگت ئەحساسی ناو میلۆدەکەی پڕ ناکردەوانێ بەس لە ڕتم ئاوتت نەکرد بە ئارامی گۆرانەکەت وەت سەرکەوتوو بوو. سپاس کاک عەبدوڵڵا. براستی تا محاولة کرد گو تقلیلا هنرمند أيوب علي بكي بس أداء راسي ضعيف بو إيقاع ماشي حال بإيقاع مقام هناك درت شو راسي تلفظي بيوسا باشتر نطق بكاربيني ديارتر بكي يعني راستي بهذي ما باشتر بي سباس. زور سباس. كاك حسن.
کاک عەبدوڵڵا ئەتوانم بڵێم هاتنە سەر شانۆت و ئەوانە تۆزێ نەرڤۆزی پێوە دیار بوو ینی دیار بوو تۆزێک ترسێکی تیا بوو بەڵام لە یەک دوو شەنیشە تۆنەکانت باش نەهێنا بەڵام گۆرانێکی شت هەڵبژار بوو کە گۆرانێکی ئاسان نیە گۆرانەکە تۆزێک تەکنیکێوێت و ئەدایەکی باشی ئەوێت و ئسترخایەکی چاکێوێ بۆ وتنی ئەم گۆرانیە بەڵام لەگەڵەوەشدا ئەتوانم بڵێم هەتا ڕادەیەک باش بوو زۆر سپاس دەست خۆشکە بڵاجان بەڕاستی من نەرمی و شیرینێکم لە دەنگ تادی تێکستەکەش تا حەدێکی باش بە جوانی ئەدا کرد ئەمێن تۆ سەر یەک خاڵی گرنگ وتومە ئەگەر تەمرینی باشە کردا لەو بڕام گۆرانەکە زۆر زۆر بڵاندا کرد بەس بێ تەمرینی وای لێ کردی کەوا زۆر لەلایەنەوە شکست بێنی ئەجنا دەنگە شیرین و خۆش بوو دەستە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان چەپڵەیەکی گەرم بۆ کاک عەبدوڵڵا دەستەکانت خۆش بێت خۆشەویستان ئێمە بێگومان بەردەوامین لەگەڵ سپۆنسەری سەرەکیمان بە ناوی ئارگە نۆرۆزی مۆبیلیا چەپڵەیەکیان بۆ لەیەن خۆشەویستان و ئێستش ئاخیر بەشدار بوو و دوای ئەوە پێشوەی کە پۆینتەکان بدەین کاک حەسەن غەفوور دێت ئێرە گۆرانیەک هەڵێ لاتان چۆنەوە بێوێت و نەیەوێت ببێتە ئێرە سەر شانە گۆرانەیەکمان بۆ بڵێم ئۆکێ کێ ئەزانێ ئاخیرم بەشدار بوو کێیە کێ سرود کێیە ئێبراهیم تاتڵس نەخێر سرود سەردار کوردێک وەرە ئێرە ئۆکێ خۆشەویستان پێکەوە چەپڵەیەکی گەرم لەبەرێکە من خۆم زۆر عاشقی دەنگیم پێکەوە چەپڵەیەکی گەرم بۆ کاک سرود سەردار فەرموو ئەوت بۆ چاپ بکەین ئەمت بۆ چاپ بکەین ئەبە دەستی شەتوانی بیگری چ گۆرانێکە ئامادە کردووە حەسرەت ئادلێ من ئۆکەی چەپڵەیەکی وەلێن من و یادی سەحەر یارم عجایب بێ قەرارێکیم ئەم شەوتانیام ئەی کا خۆشە باڵ بگریت و بگەیتەوەم سەرکەوتی بۆ قەناغ
شبان مشترکی گوتی هبستانی متدوتی شبان خودی مشتحس کرد آی 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 متدین کرد متدین چاپلێکی بۆلێن دووبارە دەستەکانت خۆش بێ دەستەکانی ئێوەش خۆش بێ من نازانم بچین بۆ لای لێژنەیانە لەبەرکە ئەوانە خۆیان بڕیاریاندا لە سەرتەوانە لێژنە گوێ لە جەماوەەر بگرن ئۆکەی دەست خۆش کاکسروت ئافرم بەڕاستی 100% پێرفێکت بوو دەنگێکی خۆش بە ئارامی هەتا گرتنی مایکت زۆر پرۆفشناڵ بوو وەکو گۆرانی بێژێکی زۆر تەجروبەکرا و چوبیتە سەر شانۆ لەگەڵ ڕۆحێتی ناو گۆرانی میلۆدیەکە تێکەڵ ببووی بە ئەحساسێکی جوان و گۆرانی دەوت خۆشت ماشەڵڵا دیکۆرێکی جوان لە هەموو شتێک پێرفێت ئافرم سەرکەوتوبی زۆر باش زۆر سپاس براستی سپاس کاکسرود تە تشتێکی خۆشی شەو گوت دەنگێکی خۆش ئەداەکی خۆش ڕێت برەزمێکی مەزبوط مەقام هەنێکی پێویستە چاک بکی باتە وەخت هەیە و مشکلە نییە دەربرینی و شەو تەلەفوز گەلێکی باش بوو دەنگێتەژی گەلێکی باشە سپاس کاکسروت زۆر سپاس بەڕاستی دەنگ تۆ زۆر خۆشە من خۆم زۆر حەزم لە دەنگ و ڕنگ و هەموو شتی دەنگی تۆیە بەڕاستی پێ تۆ دیار بۆ هەر بژی ئەبێ ئەو کەسانی تش لە توش تۆ فێر بن دیار بوو چەنێ خۆتۆ ماندوو کردووە ئەم جیەکت و مانگە کە گەرەکتە ئەو ئێنەرژیتە کە ئەمە بیبەمەوە یانێ هەر بژیت سەرکەوتوبی بژیت ئافرین دەستخۆشیە دەتکە بن کاکسەروت بڕاستی ئەداعەتە زۆر قەوەت بوو ئیقاع باش بوو ماقامش گەلێکی باش بوو تەلەفزاتە باش بوو ئەسکارم بێژم ئەف شتێک گۆم هەموو گوت یعنی بهترش دەنگێتە خۆشتر بوو قەوەت زۆرتر ئەدایێ دەبوو ڕەتم دەبوو مەقام دەبوو ئەسکارم دەرەجە زۆرتر بدەم ئەف شتێک بۆ ئانم باس کرد لە دەنگ ئەحساسێتە باش بوو تە ئەنسیجام خۆرە کرد ڕاستی گەلەکە یا جمهورەتەی زۆر بوو دیار بوو سەرکەفتن بۆ دەتخوازم سپاس یس کاکسروت هیوادارم لە فیناڵ بتبینم حەزمە کرد مەقامەکە هێشتا درێژتریش بکەیتەوە ینی ئەوەندە پێ جوان بوو هەستت بە کەلیماتەکانە کرد ئەڵێ خۆم کورتم کردوێتەوە زانم بەس مەقسەدم چییە ینی ئەدای زۆر جوان بوو لە مەقامەکە و گۆرانەکەی زۆر بە ئەحساس وت ینی تەسەنوعی هەتا ڕادێک یان حەزێک کرد تۆزێ ئەدا بکە بۆیە ئەدا تۆزێ هێشتا کەمتر بکەرەوە ینی پێویست ناکە لەسەر مەسرح زۆر ئەدا بکەی بەڵام جوان بوو ینی زۆر شتێکی باش بوو دەست خۆش ئافرین دەست خۆشە سرود بەڕاستی بە ئەحساسێکی جوان گۆرانی دەوت یعنی بە شێوەیە گۆرانی دەوت هەستمە کرد ئەتێ ئیزافەی جوانتر بێ بە وشانەی کە لە تێکستەکە هەیە بە جوانی تعبیری لێ کرد هەوڵدەیە تەمسیل بکەی لەگەڵ وشەکانە ئەوە بە جوانی ئەدا دەکرد یاخوا دەستە خۆش بێ و هیوادارم پلەی باشتر بە بڕیدایمە سپاس بۆ تۆ زۆر سپاس چاپلەیەک خۆشەویستم بۆ لێژنەوە بۆ کاکسروت زۆر سپاس ئەوکەی خۆشەویستان ئێستا ئێمە وەکو وتمان پێشەوەی کە بچین بۆ لای پۆینت دەچین کە
کاک حەسەن دێنین بۆ سەر مەسرح بەڵام وتیشمان گروپێکی ڕاپمان هەیە بۆیە حەز ئەەکەم بانگی کوڕێک بکەم بە ناوی لیل کریزی یعنی شێتە پچکۆلەکە و ئەوەی تریان کینگ بلاک یعنی پاشای ڕاش و پێکەوە گروپەکە ناویان بلاک بی هەردوو لا چەپڵەیەک بۆ بلاک بی یەکێک دەتوانێت ئەو مایکە بگرێت فەرموو خۆشەویستان ئەمە شتێکی تازەیە لە ناو کورت و ئێمە پشگیریان دەکەین و فەرموون ورن هموتان لەگەڵ من دەست بکەم بە ڕاب قەدوازە ڕاب نەهێنم تا ئەمە بۆ ژەرخاک وەرن ئەم قاعەیان بۆ بکەن لە کچ و کوور پێکەن گوڵ و ئیزدەرد و شەین و سەو سوور میگەنە هەرا بە کەیفی خۆتان منیش دەسەکەم بە گۆرانی ڕابۆتان ئەگەر زەمعە لە دەرەوە بڵێ بێنەوە ئێستا مچی ئەڵێمەوە لەوان بڵێنەوە ئێمە کچ کوڕی ئاخیر زەمان ئێمە کچ کوڕی ئاخیر زەمان ئیش و کارمان نییە باس خواردن و نان ئیش و کارمان نییە باس خواردن و نان دڵما خۆشە خزمەت دەکەین بۆ کوردستان دڵما خۆشە خزمەت دەکەین بۆ کوردستان ئەمەوێ بلاکوی بناسێنم بە هەمووتان ئەمەوێ بلاکوی بناسێنم بە هەمووتان بەسە ئێوە لە دوام مەڵێنەوە ئەمەوێ هەندە شت بۆی وەڕووکەمەوە شەو و ڕۆژە تەرخان کردووە بۆ ڕاپی کوردی ئەمەوێ خزمەت بکەم بۆ هونەری کوردی چووکە کوردی هیچ فەرقی نییە وەک وڵاتان زۆر ڕاپیشمدانەوە بۆ هەژاران لێرەوە سڵاو دەنێرم بۆ جەماوەرەکەم تا ئەمڕۆوە ڕاپی دوێ تا پێشکەشداکەم This is the group Black B, who wanna rap with me. We live the rapper, King Black. He sold the best rap, look like Tupac. We love the rapper, sad boy. He wanna play with that beauty toy. Another member is calling Big Boy. He wanna act look like Soldier Boy. The crazy member in the group is Young Boy. He dreaming to be Tupac, Eminem, and Fat Joy. And my name is still crazy. I wanna love you, my lady. I live in my town, cause my group is named Shawn. You don't know what we do, cause I wanna hit you. Yo man, what's up? You don't know what's the hip hop. This is the group Black B. Come on, let's rap with me. This is the group Black B. Come on, let's rap with me. Yo. زۆر ئەزیەتم خواردووە تا ئەم ڕاپەم نووسی چووکە گروپی بلاکبی بە کەس نابەزی هەندە کەس پێم ئەڵێن تۆ دکتۆر درەی کوردی هەندەش پێم ئەڵێن توپاک یەگەر مردی بلاکبی یەکەم گروپی ڕاپە لە کوردستان ئەوەی ئەم قسەی پێ ناخۆشە ئەیدەمە بەر بۆ قسە بزانم من دژمنی کەسێک نیم بەڵام وەکو خەڵکی خزمەتکاری دژمنم نیم بزانم من ناوی خۆم کینگ بلاکە زۆر کەس پێم ئەڵێن ڕاپەکانت تاکە بزان ئەلبومێکی تازەم داناوە تێکستەکانی هەمووی خۆم دامناوە زۆر جار لەگەڵ سات بۆی پیاسە ئەکەین جاروبار لەگەڵ یۆنگ بۆی سەفەرەکەین منیش وەکو ئەوان گەرچێکم لە کوردستان ڕاپ دەبێژم ناترسم لە هەمووتان ڕاپ ئەڵێم بۆ خەڵکی فەقیر وەژاران قەد واسە ڕاپ ناهێنم تاماوم لە ژیان دەستەکانتان خۆش بێت ناوی تۆ چی بوو؟ کینگ بلاک لیل کریزی دەستەکانتان خۆش بێت چەپڵەیەکی گەرمیان بۆ لێن چەندێکە ئەو گروپەتان دروست کردووە؟ ساڵی 2006 بەڵام دەستما کرد بە نووس معنای ئەو ساڵ دەستما کرد بە ئەلبومەکەشمان تەواو دەبی لەو ڕۆژانە چەپڵەیەکیان بۆ لێن زۆر سپاسان دەکەین زۆر سپاتوانی لێداینی خۆشەویستان وەکو دەزانن ڕەپ شتێکی تازەیە لە ناو کورد بەڵام کە چەندێکە لە جادە پچکۆلەکانی ئەمریکا پیا بوو ئەویش لە خەفەت و هەژاری و ئەو شتانە دروست بوو یەکێک لە گەورەکان کە پێڵن توپاکی نەمر ئەشوانین بڵین ڕەپ هەرەونی بە پەلە قسە بکەی بەڵام پامێکت پێیان ناخۆشیە کە تۆ دەریکەیت و خەڵکەکە لێ تێ بگات و باشتر بێت وە ئێمە بەرنامەی کۆرەکستار ئازادی دەدەین بە هەموو ستایلێک بۆیە چەپڵەیەکیان بۆ لێن دووبارە لەبەرکە ئێمەی کوردیش توانەمان هەیە لە هەموو بوارێک بەس پێویستیمان بە پشگیری هەیە ئێستاش یەکێکی تریت بۆ سەر مەسرح کێ زانێ حەسەن کێ بەڵێ خۆشەویستان ئێستاش حەسەن غەفوریەتە سەر ئەم شانۆیە بۆ نقطەی ئەستێرەکان و گۆرانێکی زۆر خۆشمان پێشکەشەکە چەپڵەیەکی بۆ لەیە ئێوە
ساتی ماچی شیرینە لەو لێوانە دەسم بگرە و باسەماکەین سەمایەکی شەیتانە عاشقان دوو سەماکەن دڵیان خۆشە و یەک ماچەکەن شەرمی ناوێ وەرە ناویان ئەو زەمانە ڕۆ لەسەر پەڕەی گوڵالە چڵدەوە پڕ بێ لە پێکەنین لە مۆسیقا و خۆشەویستی ئەو کەسەی خەون و حەزم بوو دڵەمدایە دەستی ئێوارەیە و پێکەنینی ئەو شاجوانە مەستم مەکە سەمای شازە و خۆی نوێنێ لە داڵغە و لە هەستم مەگە ئێوارەیە و پێکەنینی ئەو شاجوانە مەستم مەکە سەمای شازە و خۆی نوێنێ لە داڵغە و لە هەستم مەگە دڵداران دڵخۆشی ژینن دەمو لێو بە پێکەنینن سەمای عاشقە و هەر کەس لەگەڵ فریشتەکەی خۆ لەسەر پەڕەی گوڵالە چڵدەوە پڕ بێ لە پێکەنین لە مۆسیقا و خۆشەویستی ئەو کەسەی خەون و حەزم بوو دڵەمدایە دەستی ئێوارەیە و پێکەنینی ئەو شاجوانە مەستم مەکە سەمای شازە و خۆی نوێنێ لە داڵغە و لە هەستم مەگە ئێوارەیە و پێکەنینی ئەو شاجوانە مەستم مەکە سەمای شازە و خۆی نوێنێ لە داڵغە و لە هەستم مەگە دڵداران دڵخۆشی ژینن دەمو لێو بە پێکەنینن سەمای عاشقە و هەر کەس لەگەڵ فریشتەکەی خۆی چۆپلەیەکی بۆ لێن دووبارە زۆر دەسپاس زۆر دەسپاس دڵم خۆش بوو زۆر زۆر دڵم خۆش بۆم ڕۆکە گۆرانەکەم وت لەناوە چەند گەنجێکی ئاوا جوان و خێنگەرم و خۆشەویست و پشگیرێک واو ئەزانەوانە لە کۆیەوە هاتوون بۆ گروپی مۆسیقاشن هەمیان لە پێشەوە ئەمانوێ بزانین ئەمە هی کێ بوو ئەم گۆرانی و کێ ئەلبومی تازە دێوانی ئێمە ئەلبومی تازەمانەوە یس ئەو گۆرانیە ئاواز و مۆسیقا و دابشکردنەکەی خۆمە شعرەکەشی هی کاکە کۆشانە چەپڵەی کاکە کۆشان و سیدەکەشم لە کۆتایی مانگی نوێیە هیوادارم تەواو بووە بزمەوە بڵاویکەمەوە ئەو کاتی هیوادارم بڵاوێتەوە زۆر سپاس چەپڵەیەک دووبارە بۆ کاک زۆر دەسپاس حەسەن زۆر سپاس چەپڵێکی بۆ خۆتان زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان پێشەوە کە بین بۆ لای پۆینتەکان ئەلێرەوە 1001 داواکاری هەبوو داوای لێبور ناکەین لێژنە کە کاک فەرمەند خەیلانی یەک بچکۆلێ یەک ڕستەمان بۆ بڵێ داواکاری هەبوو زۆر سپاس بەڵێ سەرەتا بەخیراتنی میوانە بەڕێزەکان دەکەم من زۆر خۆشحاڵم کە ئەلێرە بەشدارم لە بەرنامەی کۆڕەکستار و زۆر خۆشحاڵم ئەندامێکم لە گروپی سینیۆ چەپڵەیەکی قەیم بۆ گروپی سینیۆ زۆر زۆر سپاسی ئەم لێژنە جوانش دەکەم نازم گۆرانێکتان پێشکەش دەکەم گۆرانێکی خۆمای هیوادارم بەدڵتان بێ هیوادارم سەپڵا لێنە سەپڵا
مستم هەوێنی مەستم پەشیمانی تۆ لێوی تێگەستم بێ تۆ ناژیم یار ناژیم بێبەهار ئەنۆشم ئازار ئەنۆشم ئازار بێ تۆ ناژیم یار ناژیم بێبەهار ئەنۆشم ئازار ئەنۆشم ئازار عشق و فەیتۆ ئەبوو بە درۆ نەفرەت لە ڕابردووی تۆ سۆز و فەیتۆ ون بوو بە بێهۆ نەفرەت لە داهاتووی تۆ عشق و فەیتۆ ئەبوو بە درۆ نەفرەت لە ڕابردووی تۆ سۆز و فەیتۆ ون بوو بە بێهۆ نەفرەت لە داهاتووی تۆ گەر تۆم لەبیر چێتاوە چێجێی تۆ ئاگرێتاوە فرمێسک لە چاوانە بێنیگات نابڕێتاوە کەی هەستناکەی چۆن بەواناکەی بەرگەی پەژارە لە دڵم داخەی بێ تۆ ناژیم یار ناژیم بێبەهار ئەنۆشم ئازار ئەنۆشم ئازار بێ تۆ ناژیم یار ناژیم بێبەهار ئەنۆشم ئازار ئەنۆشم ئازار عشق و فەیتۆ ئەبوو بە درۆ نەفرەت لە ڕابردووی تۆ سۆز و فەیتۆ ون بوو بە بێهۆ نەفرەت لە داهاتووی تۆ عشق و فەیتۆ ئەبوو بە درۆ نەفرەت لە ڕابردووی تۆ سۆز و فەیتۆ ون بوو بە بێهۆ نەفرەت لە داهاتووی تۆ زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس لەیەک بۆ کاک فەرمەند خەیلانی و گروپی سینیۆ دەستەکانت خۆش بێت ئەتوانی کاروانی هێستا خۆشەویستان ئێستش بانگی هەر چوار بەشداربوو دەکەین کاک لازگین تاهیر شاخەوەم باقی عەبدوڵڵا عەلی و سرود سەردار بۆ سەرشانە و بۆ پۆینتەکانتان پێشترە بەڵێ خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەکە پێشەوەی کە بەجێتان بێڵین دەمانەوێت سوپاسی سپۆنزەری سەرەکیمان بکەین ئەویش کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلیا چەپڵەیەکیان بۆ لەین بە بۆنەی ئەوانەوە دەتوانین کاری جوانتان پیشان بین ئێستاش لێژنەی جوان پۆینتەکانی حازر کردو بەڵام با یەک بە یەک بانگیان گەین لاتان چۆنە زۆر باشە یەکەم بەشدار بوو لازگین تاهیر فەرموو شاخەوەم باقی عەبدوڵڵا عەلی لەگەڵ سرود سەردار وەرن با بە ڕیزێک لێرە بوەستین فەرموون وەرە پێشەوە یس منیش ئێمە ناوەڕاستانەوە ئۆکەی دەشنیان سپاس بۆ ماندووبوونی تۆش سپاس بۆ ماندووبوونی جەماوەرە بەڕێزە کە توانیان بمێننەوە لەگەڵمان سپاس بۆ گروپی مۆزیک لە کاکلەزگینەوە دەست پێەکەین دکتۆر کاکلەزگین کاکلەزگین نکمە 5 دەرەجە وەرگرتین هانی لای منیش هەروە 5 لای من حوت جەمژی کاکلازگین 6 لای کاک حەسەن لای منیش 6 دەکاتە کۆکەی 29 چەپڵەیەک کاک شاخەوان کاک شاخەوان باقی نکمە 5 دەرەجە وەرگرتی لای منیش هەروەها 5 لای من حوت جەمنجی 6 لای من 4 کۆیەکەی دەکاتە 27 چەپڵەیەک هەر زۆر باشە کاک عەبدوڵڵا دکتۆر کاک عەبدوڵڵا 6 دەرەجە نکمە وەرگرتیە لای منیش هەروەها 6 لای من حوت جەمنجی 7 لای من 5 کۆیەکەی دەکاتە 31 واو چەپڵەیەک زۆرە کاک سرود 8 دەرەجە نکمە وەرگرتی لای منیش هەروەها 8 لای منیش 8 جەمنجی کاک سرود 8 وەڵا لای منیش 8 ئەو کۆیەکەی دەکاتە 40
ئەوەی کە توانی سەرکەوێت بۆ ئەوەی کە یەک هەفتە وەکو زەنا بدەزانینەوە 252 SMS لەلایەن جەماوەر و بینەری کۆڕەک TV دەتوانێت پونکت بۆ خۆی زیادکە 150 لە لای جەماوەرە 150 لە لای ئێمە بوو دەشمێ پێش ئەوەی کە ڕاگەێنم دووبارە سوپاسی هونەرمەند کاک حەسەن غەفور کەم کە میوانداری قبول چەپڵەیەک و شاعری بەڕێز کاک حەمە سەعید ئیبراهیم چەپڵەیەکیش بۆ سپاسانەکەم و سپاسی بەرنامەکەشتان لێەکەم و دەستخۆشی بەرنامەکەشتان لێەکەم و هیوادارم ئەو گەنجانی کە دەرنەچوون ناومێت نەبن کە بتوانن کار زیاتر بکەن و ئەگەر حەزیان لێبێ ببن بە گۆرانی بێژ و ببن بە هونەرمەند ئەبێ کاری زۆر بۆ بکەن لەوانەیە لە گۆرانی وتنا ئەگەر مۆفەقیشان هێنا بتوانن بچنە بواری مۆسیقاوە حتمما لێەوە توانن خزمەتی هونەری کوردی بکەن و من دەستخۆشیتان لێکم زۆر سپاس کاک سرود بە 40 پلەی بەدەست هێنا بە پلەی یەکەم کاک عەبدوڵڵا عەلی بە 31 پلە ئەو دوو کەسە توانیان سەرکەون واو چەپڵەیەکیان بۆ لێیان خۆشەویستان پیرۆزبایی لە یەکتری بکەن پیرۆزە دووبارە سپاس بۆ هەموو لایەک و سپاس بۆ جەنابیشی دەشتین زۆر سپاس خۆشەویستان وکو دەزانم کە ئەو دوانەی کێسە دەرچوون یەکێک لەو دوانە دەچێت بۆ فینال و ئێوە ئێستا هەر ئەم کاتە لە ماڵەوە دەبن بە لێژنە لە ماڵەوە ڕۆڵێکی گرنگتانەیە ئەتوانن SMS بکەن بۆ 9252 یەکێک لەو دوانە ئەتوانێت بچێ بۆ فینال لە بیرتان نەچێ SMSی خۆتان بنێرن لەبەرەوەی کە دەنگی ئێوە زۆر گرنگە هەموو لایەک خۆ حافیز بای بای زۆر